ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی داعش بەدوای هەڵێکدا دەگەڕێن تا خۆیان لە ژێردەستی ئەو چەکداران دەرباز بکەن و خۆیان بگەینە ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی پێشمەرگە. بەرەبانی 6 ئازار لە دواخاڵی هێزەکانی پێشمەرگە لە گوندی دووگرتکان و دەوروبەری لە محوەری مەغمور 150 هاوڵاتی خۆیان ڕادەست کرد کە بەشێکیان ژن و منداڵ بوون. لە ناوچەکانی ئێمە ئێستا داعش وەک پێشتر نەماوە و لاواز بووە، بۆیە هەر کەسێک جوڵە بکات یا بیەوێت لە ناوچەکە دوور بکەوێتەوە ئەوان لێ بەگومانن و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەن، سزای توندی خەڵک دەدەن و خەڵک لە سێدارە دەدەن. تا ئێستا نەحیەکانی گەیارە و شەرگات لە ژێر کۆنتڕۆلی چەکدارانی داعش ماون. بەشێک لە هاوڵاتانی هەڵاتووی گوندەکانی سەیداوە، حەلوات و خەباتە و ئۆسیجە و نەسری دەڵێن ژیان لەو ناوچانە زۆر ئاستەم بووە و چەکدارانی داعش بیانویان پێدەگرن و بە شێوازی جۆرا و جۆر خەڵک ئەشکەنجە دەدەن و دەکوژن. ئێمە لە ژێر دەستی داعش ژیانمان لە مەترسیدا بوو، بۆیە بڕیارماندا ڕاکەین چونکە نەمانتوانی زیاتر بەرگەی ئازار و ناخۆشیەکان بگرین. ڕێگایەکی پڕ مەترسیمان بڕی. گەر داعش بیزانی باە ڕادەکەین هەموومانی گولە باران دەکرد، ئەوان بەزەیان بە کەس نایەتەوە. هێزەکانی پێشمەرگەش دەڵێن ڕۆژانە بە بەردەوامی هاوڵاتیان لە گوندە نزیکەکانی ژێر کۆنتڕۆلی داعشەوە خۆیان ڕادەست دەکەن و ئەوانیش دوای ئەنجامدانی لێکۆڵینەوەی ورد بڕیار دەدەن کە وەریان بگرن. هەندێک کەسیان لەبەرەوەی تهدیدێکی زۆر لەسەر لەو 15 ڕۆژەی چووی هەبوو خەڵکێک وەختێ دێ لە گوندی دەرەکەوتن دەکەویتە بوسەی داعشەوە کە دەکەویتە بوسەی داعش تاوان دەست بەسەر دەکرێن هەتا پێش 3 ڕۆژ 3 کەسیان لە ناوەندی گوندی عوسەجە ئەعدامی بەنی داروایان کردن و عەدام کردن و جەنازەشیان لێ نەگەڕا کەس بینتە خوارێ لەبەرەوەی دەیانویست بێن بوو کوردستان. لە مەخمور کەمپێکی تایبەت بەو خێزان و هاوڵاتیانە کراوەتەوە کە لە ناوچەکانی داعشەوە هەڵدێن لە ڕێگەی لیژنەیەکەوە لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت و گەر هیچ کێشەیەکیان نەبێت ڕەوانەی ئەو شوێنانە دەکرێن کە هەڵاتوەکان خۆیان داوای دەکەن. دەتوانم پێت برم لە هەموو شوێنەکان دێن نەحنی لە هەموو شوێنەکان بە بەردەوام دێن ڕۆژ هەیە 200 کەس دێتن ڕۆژ هەیە 100 کەس بە زۆریە هەموو نەوع ئەچی دێن ژن منداڵ پیر پاکەوتە لە هەموو جۆرە خەڵک دێتن لە هەموو شوێنەکانیش دێن یعنی ئەوە نیە بە تعدید برێ بەس مەسەن لە ڕۆژ ئاوای مەخمور دێ لە ڕۆژ خەڵاتی مەخمور دێ لە هەموو شوێنەکان دێن. باوتەی فەرماندەکانی پێشمەرگە لە ماوەی 3 مانگدا نزیکەی 3000 هاوڵاتی لەو محوەرە خۆیان ڕادەستی هێزەکانی پێشمەرگە کردووە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.